جارێ سەرچاوەکانی دارایی کۆمەڵی ئیسلامی تەبەن لە قۆناغەکانی ڕابردوودا تا ساڵی 2013 تا کۆتایی 2013 ئەو هاوکاریە بوو کە بە پێی یاسایی بودجە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرەگیرا لە دوای ساڵی 2013 بەتاکید لە دوای 2013 و قەیرانی دارایی و کۆمەڵ هیچ هاوکاریەکی یا هیچ منحەیەکی لە حکوومەت وەرنەگرتووە. لەو کاتۆ تا ئێستا سەرچاوی دارایی کۆمەڵی ئیسلامی بریتی بووە لەو داهاتی کە لە وەزیر و پەرلەمانتارەکانی لە بەغدا لە هەرێمی کوردستان لەوانەی لە کاردان لەوانەی لە خانەنشینین وەری دەگرێتەوە کەەوە بەشی گەورەی دارایی کۆمەڵی ئیسلامیە لەگەڵ سەرچاوە خەیریەکان ئەو سەرچاوانەی کە لە ناو کۆمەڵگادا هاوکاری کۆمەڵی ئیسلامیەکەن و لایەنی خێرخوازین دامی پرۆژەکانی کۆمەڵەکەن ئەوانش دوو بەشن بەشێکیان ڕاستەوخۆ هاوکاری دارایی گشتی کۆمەڵەکەن و خەرجەکرێتەوە بۆ بەڕ بەشێکیشی هاوکاری بەشێک لە دامەزراوەکانی کۆمەڵەکان کەناڵێکی ئاسمانیە جا پەیامە یا بانگەوازەیان دام مؤسسەیەکی کۆمەڵی ئیسلامیە ئەوە سەرچاوی دارایی کۆمەڵی ئیسلامیە و بڕگەی دووهەمی ئێمە لە بەرەوەی زۆر کەمان ینی داهاتەکەمان زۆری شەفافە حەقیقەت بەتاکید تەبەن کۆمەڵی ئیسلامی مەکتەبی دارایی کۆمەڵ یان ناوەندی دارایی یا دەستگای دارایی گشتی کۆمەڵی ئیسلامی یەکەم لەلایەن ئەنجومەنی چاودێریەوە چاودێریەکرێت ئەنجومەنی چاودێری کۆمەڵی ئیسلامی و چاودێریەکرێت شێوازەکانی خەرجی زۆر وازەحن و زۆر شەفافن و پێم وایە لە ڕابردووشدا کۆمەڵ داهات و خەرجەکانی خۆی ڕاگەیاند و ئێستاش تەوان و هیچ مانعێک نییە کە ڕابگەیەندرێتەوە نام پێم وایە هیچ کێشەیەکمانیە لە مەسەری شەفافبوونی. باشە بەس کاری چێ مەسەلەن حیزبەکانی تر کۆمپانیان هەیە داهاتی باشیان هەیە ئێوە مەسەلەن سەرچاوی داراییتان لاوازە حیزبە دەسەڵات دارەکانن یانیوان خۆ دەستیان خەڵکی دەرەوەی حیزبی دەسەڵاتی شێوێ کۆمپانیای سەرچاوە ئەوان تەبان حکوومەتیش لەو حیزبە دەسەڵات دارەکان پارەوەرەگرێ ئەوان دەستیان بەسەر هەموو سەرچاوە داراییەکانی هەرێمی خۆیچێکە لە گرفتە هەر ئەساسی و جەوهەریەکان کە حیزب وەکو کۆمپانیایەک دەستی بەسەر سەرچاوەکانی دارایی داگرتووە لە هەرێمی کوردستان و ئەوی کە شەمێنێتەوە بۆ هەر هێزێکی سیاسی خۆی ئەم ملانی کە متوان بە ناوی کۆمەڵی ئیسلامی ئەو قسە بکەم نیتانە بڵێنەوە هیچ شتێ وەکو کۆمپانیا و خێر باشە کۆمەڵ هیچ کۆمپانیایکی نیە باش سەبارەت